ئەوەی چاودێری بگورە معریفەی شعریە بێ معریفەش دەبێت شتێکی لۆزیکی بێ ڕاستە لە شعر فەنتازیا هەیە بەڵام لە 2000دا شعرەکە دەبێت گرێدانێکی لۆزیکی تێدا بێ گرێدانێکی لۆزیکی تێدا نەبێ ناسوێتە سوار دەکرێت فەنتازیای تیا بێ خەیاڵی تێدا بێ بەڵام دەبێت لۆزیکیش بێت چونکە ئەگەر نا معریفەی شعری دروست نابێ يعني شعريش معرفيشي يعني تبوي شاعرك يا شعرك لشعرك كتير بناسي تويا زيايتي توا بيصير بمعرفيه كمالة بنا معايا كمالة رسائل بوي ليش زيادتي توا لا سنزي دوا من بما مستايا مع مستاي شاعر لا شعري الاجتماع جملة كوبلير بكدلير او ديرا دلير ريوكاني شاخ نموت ولا كان شاخ تماشا تماشای کرد یعنی پێدوان نییە مەوشەیەکی زۆر گشتگیرە یعنی وشەیەک ینی گشتگیرە تۆ هەموو ئەوانەی لە شاخ بوونە بە ڕێوەکانی شاخ ناو زەندیانەکەی نەموتۆ ڕێوەکان تومە ڕێوی شاخ بوودا چونکە من خۆشم بەشێک بووم لەو کوتلێ بەشێک بووم لەو بەڵام مەبەستمەوە ینی مەسەرەن بۆ هەوڵت نەداوە جوانیەکانی مادام تۆ باسی نیشتیمانەکەی تۆ هەموو شێعرەکە لە نیشتیمانە ڕەخ نەبووە بەڵام جوانیەکانی نیشتیمانیش ئەوەی کەوا تۆ ئاواتەخواز ببووی یا شتێکی جوانی مەسەرەن لە شعری نیشتیمان نیشانماندابە ئەوە نەکردەوە منەوە سەرنجەکەمە تۆ پێویستی بەوە نییە جەنابەت پاساو بێنیتەوە بۆی کەوا سەرنجەکەمە جوانیەکانی نیشتیمانم تا ئاستی خۆشەویستی و عاشق بوون بۆ خۆشەویستیە کە دروکی ئەو سەری خۆشەویستیە من ئەوم دەربڕیوە بۆ نیشتیمان بۆ خاک بۆ گەلەکەم بەڵامی تر کۆمەڵی خەڵک بە ناوی ئەوەی پێی ئەڵێن کوردایەتی بەخۆشمەوە چاواشەکرا بوون لە ڕاستیەکەوان بە وەڵامی مامۆساکەنەوە شاعر سووریالیەکان بینی بە هیچ شێوەیەک نایەتە ناو مەحیبەوە ئەڵێ مانگایەکی بینی لەسەر تەلی کارەبا نیشت بوو چونکە شعر ناکرێتە لۆجیک ئەگەر لۆجیک وایە محاربەی ناکرێت ئافلاتون لە جمهوریەتەکە نایکرێت شاعرەکانی کرێ دەرەوە شاعر دنیایەکی خۆی هەیە بەس شاعر ڕاستەکێ بێ معریفەیەکی هەبێ معریفەکە نابێ لۆجیک بێ چونکە لۆجیک بە اتجاهێکی شاقۆڵیە ڕوات غێری بازنەکەی خۆی قبول ناکات بەس معریفە ڕەهەندێکی ئاسۆیی هەیە ئەکرێتەوە یعنی کۆتایی نایە ئەجا لەبەرەوە شعرەکە معریفەی هەیە بەس لۆجیکی نییە چونکە شتێک نییە لە شعر ناوی لۆجیک بێ ئەگەر لۆجیک هەیە وایە والله معرفەی شعری جای ما أصلا لسر شعري تعليمي أريد يعني شلون هو زوري أنا شعر هراني هم يقدر لوجيك يبغى أفلاطون يقدر استكاك محمد تعيد دەستان خۆش بێت ئوستاز وڵای بە تێبینێکی تۆزێت جیاواز دەست پێ یەکەم تێبینەکە زانستیە محەممەد شوکری گەورە ڕۆماننووسی مەغربی دوجاریش بۆ عالەمی ئەڵێ 1 ساعت و نیم وەزیری ڕۆشنبیر قسەی بۆ کردم چاویلکەی لە چاوزوە مەزانی یعنی شانامە بۆ خوێنێتەوە لی تێنەگەیشتم بۆیە پێشنیارەکەم بۆ ئێوە برادرانە شکاتێکە شتێک ئەڵێن قەینا ئەوەنی کە نایبینن دێڕەکە ئەخوێنەوە وای کەوتنە قسە چاویلکەکە داکەنە قسە چکە پێیان لە چاوەیە یعنی سم چاوی ئەوە نبینم واستەکەم یعنی قسەم بۆ ناکەم پێیان لە چاوی ئەمەوەکو زانستی میدیا من بێژەرێک قساکەم باشە ینی بۆ جارێکی ویستان قسە بکەم قەینا ئەوەنی کە نایبینن لە وەرەقەکە یان لە کاغەزەکە دوایی کە کەوتنە قسەشی کردنەوەتان کرد چاویلکەکە لابن بۆی چاوتان ببینین پێیان لە چاوە ئەوە مەجای تری ئەوە زانست باشە ئەمەیە دوو سەبارەت بە هەست و نەست و سەبارەت بەو پەیامانی کە هەندێک جار ئەبنە بەدمەستی و مەستی پێت وانییە ئوستاد مەستی زەمینەیەکە بۆ بەدمەستی یعنی مەستی ئەدا بۆ بەدمەستی تۆ سەیرەکەی سەرەتا جەوت بە شێوەیەکە ینی ئەگەر مەی بکەینە پێوە بە پێودانگی
خواردنەوە مەسەلەن بیکەین بە پێوە ڕەنگە هەمووان لێرە میان نەخوارد بێت بەڵام بە شێوەیە لە شێوەکانە گەرمی سەرتا مەستی دوایی بەدمەستن ئەمە ئەگەر وەری بژێڕیتە سەر ئەرزی واقع بۆ بوارەکانی نووسین و ئەدەب و ئەو بوارانەی تر تەواو ئەوە ناگرێتەوە بۆ نمونە لە مەسەلەی مەستبوون و بەدمەستبوونە هەندێک جار لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازی نییە من هەندێک کەسە ناسم چێژ لە ئازار وەرەگرێت چێژ لە خۆشی وەرناگرێت یعنی ئێستا ئەگەر ئەو گودێڕی شێخی سەمعان بکەین بە بنەما ئەو پیاوە کەسێک بۆ دیندار بوو خواناز بوو شێخی تەریقەت بووە ئەڵێ زیکتی تاعەتی مدەی 50 ساڵ هەمووی لێ کڕین بە دوو چاوی کاڵ یعنی ئەمە ئەگەر تەرجمەی هیچی ئەگە ئەمە چێژی ئازار نییە یەک دێڕێکی تر مامۆستا جەملە و لە خوێندنەوەی وتی فامی هزر من پێم وایە فام لە هزرانیە هزر خەیاڵ و واقعی تایە فام بەڵێ مامۆستا ئەوانەی تر بۆ تۆ بۆ ئەوی تر پێم وایە فام لە هزرانیە فام مێشک واقع و خەیاڵی تایە فام شوێنی مێشک نییە سپاس دەست خۆش بێ من ئەوەی یەکەمت ئەخەمە سەرسەرم سەکە جوانێک ئەمە سەرسەرم بۆ ئەوەی دووە من لە خوێنەوەکە وتم ینی مەستی سەرەتای دیدارە بەدمەستی کۆتاییەکەیتی کۆتایی دیدارە وتم با بڵێن تۆ لە پێشە کە ئەچتە حاڵەتی مەزبوون و حتا نشمێنەوە لای خانەقاکە تۆ لەوانەیە بەخۆشیەوە بڕێ بەڵام بەگران دێتە دەرەوە بە ئیمانەوە ڕێ بە کفر دێتە دەرەوە یعنی ئەوە مدمن بەس بەدمەسبوون زیادە ڕۆشتنە لە مەستی بەڵێ دەست خۆش بەس ئاماژەم پێ کوردی بەڵێ ڕاستە لێرە ناو نووسراوە ستار جەباری دەستان خۆش بێ بەڵێ بەخێراتی مامۆستاکەن لە سێمانەتە ئێرە بەخێر نەسەر چاو وەڵام دوو خاڵەکە بۆ شیعەلیە یەکەم خوێندنەوە کە بۆ خوێندنەوەی ئەدەبی کرا ئەبێ خوێندنەکەوە بەهێز بێت یان وامان لێ بکەینەوە کتێبە بەرینەوە بە سەعاتێک هەموو بخوێنەوە مشتاقی بێت یان ئۆتەوازی لێبێنی بۆ نمونە ئێمە جارێکیان لە فستیڤاڵی بوون ئێوارەکەی ماینەوە بۆ داوا نەچوو کۆمەڵەکە زانشتووی دکتۆرە شنۆ ئەحمەد غەفور یەک خوێندنەوەی بۆ شعرێکی وەفایی کرد هەمومانی کردەگریان یعنی بەڕاستی ئێمە نەمازانی ئەو شعرە ئەو نەقوتە ئەو شعرێکە بۆ شیع وێدڵان هەنووسێت ئەمە دوو یعنی وشەی ئەدەبی یاشێ ئەبێ زیاتر بەکەن بۆ نمونێمە بیست وشەمانەیە بۆ خۆشەویست بۆ عاشق بۆ معشوق بۆ نازانم چی بۆ ئازیزەکەم هەموو شتێک تۆ دەنگت بەکەن کاکە دەنگ بۆ هەنار بەکاردێت بۆ برنج بەکاردێت دەنگ بزانە 400 ساڵەمە پێش 400 ساڵەمە پێش فەقێتەکان دەرون دیێ شەعریە بزانە چەند وشەی بۆ خۆشەویست بەکارهێناوە ئەخر با بزانێ ما بێ لەوانە فێر بین بزانە چێ ئەڵێ عشقا چێ هەر تێی و تێی هەتا کەم چێ هەر بێ و بێ بۆ من بێژە حەیرانی چێ تا ئەس بزانم قسەت هەیە لازم تا محبوبك هيا يان دوست مطلوبك هيا يان ميل منسوبك هيا لو بيد داس قسمت يعني انا هشنو وشي بكانا وشي دوست يعني كيف جاب نشينا كم زلاواز بالي زماني ادبي داس لا من اول شرح ما كتبوا ايه ويدم سوري ردنا اول ركان شو سيدي يعني شيء ده كان ابو بس هو اسان كريم هذا زاد تدنك الزلمه هو شرح ما شرح اخر مودرني ئەو بە شەفەی دعاء اتوان بلم دلبندی اتوان بلم عاشق اتوان بلم دلدار اتوان بلم دلدار پنجاه و شد هو دنيك زمان استعمالي كونه او ما وصازاني هذا دنيك يعني هوريك نفسي لك شيخكم وأولي هو بس يسألكم بما مستعى محمد كساس بولين كساس ده سيوا تو آية اللي ما عنده زارين
دكتور محمد كساس شمانية إذا جنابت بيش أو كساسة يعني أو بيش جنابته من حزم كيف يجي كان جنابت أو كساسة عند قرة من لا كما كاري زبرز أواجي بها لسرتاي صالاني حتى ومن لا ناودي روشنبيريا تأسا بردوان دكتور محمد كساد جباري يادي بخير استيلا مكادي تكوشتر به لها شتاب بردوان دسيبك أو دما دور بدور يكمان ناسي هەردوو کشمان لە شار نازانم ئەو پێش من چوو من پێش ئەو چوو نازانم لەوەیەکمان ناسی یادی کە هاتینەوە شار دوای ڕاپەڕین سێ چوار جارم پێ وتم دکتۆر گیان بە پانتایی ئاسمان ڕێز و حورمەتت هەیە وەرە بایا پراخێ دروستکەین هیچێکمان ناومان گۆڕی ئەوە لە سلێمانی وا ئاڵێن هیچێکە نایە گۆڕێ یا پراخی گۆڕ لين تورن اتر دكتور فريد بن عبد البرزنجي ودكتور هوردن دكتور دوسات علي او هميان هاوري من بلغارستان تكلين اول سنه لقوا كتبوا كان يكون دكتور او بياوا زور بهش جناب خريجي ناوندي روشنبيري واوانيه او ناس راوترا والحاصل لو اني شفتوا ايه وشرط شتیوانی كان هو بحبوي خلقي سليماني بدبيو أو بعد يتر أوي ناو نابو نسخي دوغم يا دي بخير كساسة كالتي وهاتو من لا سرتاي جنجتين بومبا بياو بمعناي رجولية نا أو كالم ما شاء الله أولي بيا بوم بوي بو كسيكا أجي بخيو كردني خوشكو بلاو دايكو كيزانم كوتا سر كيزاني كومنا جنومنا زور شرمسري و ناهمواري و راونان و دربدري و نبوني و إيش وكار يعني إيش نما ومن نيكم آزار زور بدز جانا و چشتوها بلام هەمیشە وام دەرنەخستووە لای هاوڕەکانی مەوانی لە نزیکەوە ئەم ناسن تێکەڵ من قەت خۆم وا پیشان نایەوە کە من کەسێکی داڕماوی ڕووخاوی بێ ئومێدم نە هەمیشە خەندەم لە